سەبارەت بە پاڵاوگەنە یاساییەکان ئێمە پلانمان نییە بڕیارمان هەیە هەر پاڵاوگەیەک کە بە نایاسایی کار دەکات لە چوارچێوەی یاسادا دادەخرێت وەکو باسم کرد لە هەڵمەتەکانی چەند ساڵی ڕابردووش زۆرێک لەو شوێنانە داخراون گەلێ جاریش ئەو شوێنانە کاتی ئەزمەی بنزین و سوتەمەنی دروست بە سوودیشان لێوەرگیرەیە ئێمە لە چوارچێوەی ڕێنماییەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان کە مۆڵەت بە ئەو شوێنانە دەداتن وەکو ئیدارە بەرخوردی لەگەڵ دەکەین ئەوجە لە ناحیە و لە قایمقامیەت و لە پارێزگا و لە هەموو دامەزراوەکان مۆڵەتی ئەوانە لە لای ئێمە نییە بەڵام ئێمە جێبەجێکاری ئەو بڕیارەینە کە دەبێ پاڵاوگەی نایاسایی نەمینێتن هەموو پاڵاوگەکان لە چوارچێوەی یاسا کارەکانی خۆیان بکەن لە لای ئێمە ئەوەی تۆمارە هیچ پاڵاوگەیەکی نایاسایی نییە ئەوانەیە وەکو باسم کرد ئەو نایاسانەی کە هەیە ئێمە چاوەڕوانی ئەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان لە بۆمان دیاری بکە وەکو ئەو هەڵمەتانی لە ساڵانی ڕابردوو کردومانە لە بۆ ئەو شوێنانە و داخستن و ئیجرات کردن تێیدا